وەک خۆت ئاماژەت پێەیە ئەمڕۆ دووەم ڕۆژی دێمەی خولی فیلمی فێستیڤاڵی نێودەوڵەتی دوهۆکە سەعات 11 پێشنیێڕۆی ئەمڕۆ پانێڵێک بەڕێوەچوو سەبارەت بە ڕۆڵ و ئەرکی سینەما لە گەشەپێدانی زمانی کوردی. ئەمە و دوانیە ڕۆژ چەندین فیلم لە 4 هۆڵی جیاواز لە 4 شوێنی جیاواز نمایش دەکرێن. سەوسن ئەمڕۆ تەوەرێکی جیاوازم ئامادە کردووە، ڕۆڵی میدیا لە فێستیڤاڵ، ڕۆڵی میدیا لە گواستنەوەی هەواڵەکان لە ڕووماڵکردنی فێستیڤاڵ و بۆنە هونەریەکانە. بۆ ئەو مەبەستەش میوانداری کاک مەسوور جیهانیم کردووە، ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. کاک مەسوور سڵاو لێوێ. ڕێز کاگەکەم سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کورسان نیوز لە هەر شوێنێکی دنیا هەن. هیوادارم کە چاوپێکوتنێکی باش بێت و تەوەری باش بخینە بەر دیدی بینەرانی خۆشەویست. سپاس کاک مەسوور. من ئەمێ لە سەرەتاوە ئەوە بڵێم ئێمە چی بکەین، چۆن پەیوەندی لەگەڵ میدیای جیهانیە لەگەڵ ئاژانسەکانە دروست بکەین بۆ ئەوەی چالاکی هونەریەکان بگوازینەوە، فێستیڤاڵە هونەریەکان ڕووماڵ بکەین و بیگەنین بە دەرەوە. لە پێشدا پێشەوەی کە ئێمە هەواڵ راپۆرتیا وێنەیە تەسویر بنێرین بۆ دەستگاکانی ڕاگەیاندین دەبێت پەیوەندێکی نزیک دروستکەین، پەیوەندێکی دروستکەین لەگەڵ باشترین و گرنگترین ڕۆژنامە نووسان و ڕەخنەگران و نووسەران و هەروەها سەر نووسەرانی دنیا بە تایبەت ئەوانەی وە تایبەت و پسپۆریان لەسەر سینەما هەیە. دوای ئەوە واردی دێنێ ناو وردەکارێکەوە، مەسەلەن ڕاگەیاندنی هەر وڵاتێک پێویستی بە جۆرە هەواڵێکە، ڕاگەیاندنی فەڕەنسا پێویستی بە هەواڵە. ئەو ساڵ خۆشبەختانە تەرکیزی فستیڤاڵ دەیەمی خۆلی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دوهۆک لەسەر سینەمای فەڕەنسەیە، سینەمایەکی درێوشاوەیەوە گرنگترین فستیڤاڵی جیهان لە شاری کەنی وڵاتی فەڕەنسا بەرەوە دەچێت هەموو ساڵە بە بەشداری ئەستێرەکانی ناوداری جیهان. ئەمن هەواڵێکم نردووە دەستگاکانی ڕاگەیاندنی فەڕەنسا گرنگیاندا بوو بە ئەو بەشەی سینەمای فەڕەنسا و ئەو گرافیکە کارگرافیکی کە لەسەر فستیڤاڵ کرابوو ئەو لۆگۆیان دانابوو. هەروەها ڕاگەیاندنی عەرەبی گرنگیاندا بوو بە جۆرێکی دیکە. یەکێک لەو ڕۆژنامە گرنگانەدا العربی جدید بوو کە هەواڵی فستیڤاڵی بڕاو کردبوو لەگەڵ دەتەنیش هەواڵەکانی مونیکا بەلوچی هەواڵەکانی دیکەی سینەمای دنیادا. دی عەرەب ویکلی لە شاری لەندەنی وڵاتی بریتانیا چاپ دەکرێت، هەفتەنامەیەکی زۆر گرنگە هەواڵەکانی فستیڤاڵی بڕاو کردبوو، بە تایبەت کە سەرۆکی فستیڤاڵ داوای لە بەرهەمهێنەر و دەرهێنەرانی دنیا کردبوو کە بێن لە هەرێمی کوردستان بێت لە دەڤەر و لە پارێزگای دووەک فیلمەکانیان ساز بکەن، ئەو منتەقەیە بە دنیا بناسێنن. ڕاگەیاندنی عەرەبیش بە شێوەیەکی دیکە چاوی خشاندی بوو بەسەر ڕووداوەکانی ئەم فستیڤاڵەدا و هەروەها ڕاگەیاندنیەکانی هەرێمی کوردستان و ڕاگەیاندنی ئێران بەرحاڵ ئێران سینەمایەکی گرنگی هەیەوە بە گرنگیەوە دەڕوانێتە هەر ڕووداوێکی هۆنەری و سینەمایی کە لە هەرێمی کوردستان بە تایبەت فستیڤاڵەکانی کە لێرە بەڕێوە دەچێت و فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دوهۆک ئەو ساڵ دوودانە ئەستێرەی درێوشاوی سینەمای کوردستان مریەم بوبانی لێرە داوەرە و خەتوو مەحسەن محەبەلی نووسەر و ڕۆمانووسی ناوداری ئێرانی دەستەی ناوبژیوانی دادوەرانی نێودەوڵەتیە. ڕاگەیاندنی تورکیمان باز نەکرد. ئەمین ئاڵپەر دەرهێنەری ناوداری سینەمای تورکیا سەرۆکی لێژنەی دادوەرانی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دوهۆکە لە بەشی سینەمای جیهان و ڕاگەیاندنی تورکیش بە دیدێکی خۆیان و باسی ئەمین ئاڵپەڕان کردبوو کە یەکێک لە شانازەکانی سینەمای تورکیەوە ئەو ساڵش بۆ خۆی لێرە بەشدارە. کاک مەسوور سپاس بۆم دەرفەتە و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ جەنابتی بۆ هەموو بینەرانی خۆشەویست و هاوکارانی بەڕێزت.